جاران مارکێتەکان جمەی دەهات لە خەڵک هاوڵاتیان دەهاتن بەخواستی خۆیان کاڵایان دەکڕی بای مانگێک هەبوو زیاتریش بەڵام ئێستا بەهۆی دواکەوتنی موچە و پێنەدانی موچە لەلایەن حکوومەتی ماوە بەسەر چووە هاوڵاتیان دێن پێداویستی ڕۆژانەیان دەکردن و بەشێکیان خواستیان لەسەر ئەو کاڵایانەیە کەوا نرخەکەی هەرزانە هات نەهات بەغدا ناردی بەغدا پارەی تەواوی نەناردووە ئەمە هەواڵی ڕۆژانەی میدیا کوردیەکانە و تا دێ ژیان و گوزەرانی هاوڵاتیان و موچەخۆرانیش خراپتر دەبێ و بە تایبەتیش کاسبکاران چاوەڕێی دابەشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمن لەلایەن حکوومەتی ماوە بەسەرچوو کەمتر دەکرێت ئەوەی قەدیم کابرا کاتۆنە زەیت دەکڕی ئێستا ئەوەی ناکرد کابرا دوو زەیتی دەکڕی نەجیازی هەتا تاوەلەوی پێشتر خەڵکدات ئەشیای دەبێت بایمانگەچی دەبێت کاتۆنێک زەیت دەبێت فەدەک بنچی دەبێت باشی دەکەت تەمانگەچی ئێستا ئەوە ناکەم ئێستا لێ چیسە گونجی دەبا چاچلووی ئەوەی دەگیری پارەی پێ نییە لە بەرۆی ڕاتی وەرنەگرتیا کە ڕاتی وەرنەگرتین پارەی لەشێ پێەیە و بازارش لەگەر پێشان 175 فەرقی کردیا کە چی شتەکانشمان گران نییە لە بەگرانی کە نەیکەن خەڵک پارەی پێ نییە خەڵک هاتیە بای 250 داوای ماسی دەکات بای 500 داوای ژاژ و پەنیر دەکاتن خەڵک هاتیە ئینسانی زۆر بەڕێز بووە هاتا مشتری ڕۆیشتە لەو لا ڕاوەستای هاتیە گوتیدی هیچمان لە مارە نێگەشتەکەم بدەیە بەهۆی دواکەوتنی موچە بازاڕی خاوەن تەکسیەکانیش ڕووی لە سستی کردووە خەڵکی ناچار کردووە بە پیادە یاخود بە پاس هات و چۆ بکەن زۆریش فەرقی کردووە نە هەر زۆری فەرقی کردووە لە جادا ڕۆی نەفەر نبینی زیاتر بە پاس ڕوە کابرا ئەو هەزار بداتە تەکسی هەزار نادا 500 داتە پاسەکە بە پاسەکە هێتە بازار زۆری فەرقی کردووە لەبەرەوەی کابرا نیەتی شتیش بکڕێ ئەگە موچە بدرێ کاسبێ بێتەوە خەڵک چاوەڕێەوە ناکە بڵێ ئەو مانگە موچەیە هەموو مانگە بێت لەخوا بەزیا بێ موچەکە زێت و کار و کاسبێ بێتەوە بەس نییە کابرا چاوەڕێیەکە ئیمڕۆ موچە بدرێ بەیانی بێتە بازار شت بکڕێ کە پارەی لێگیرپان نەبێ ناتوانێت یەک شت بخاتێ گیرپانی بێتە بازار تەنانە بە پێشێتە بازار سەر چند نەفەری خۆ برادری خۆم بینەوە بە پیاتەوە بازار لەبەرەوە پارەی پێ نەبووە کابرا سەبگەشت لەمارە هەبی دەردێنی ئەمە لەکێ معاشکەی دواکەوتنی موچە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر سەقامگیری بازار و داهاتی تاک داناوە بە جۆرێ خەڵکی ناچار کردووە پەنا ببەنە بەر قەرزکردن و زۆرینەی هاوڵاتیانیش بە دوای خواردنی هەرزان دەگەڕێن بۆ تێرکردنی خاو و خێزانیان پێشان دەیان قەر دوو ماریاوەدا نکاتەوە ئێستا زۆر حالەتێ دوو ماری تێکەدا ئەتو ئێسام لە زەمیری خۆم کابرا دێ دەبینی ئیشی ڕاوەستە ئەرزاقینە دەیدەمێ مانگەک دایتمێ ماجی و دووەمیش دایتمێ ئێ ماجی سێم نیتی بداتەوە مەسەلەکە و ئینسان چاکە و پیاوەتەکە شت دەڕوە تەمان ئێستا کابرا پێشتر مەسە فەردە برنجەشی دەبرد فەردەی گەورەی دەبرد ئێستا 5 کیلۆیەشی دەبا دەبێت تەماشای جیرفانی خۆیکە بەشێک لە فەرمانبەران و پەرلەمانتارانیش دەڵێن نەدانی موچە خەتای حکوومەتی هەرێمە ئەم فەرمانبەرە چەند ڕۆژە حەزی لە کڕینی کیلۆیە گۆشتە و توانای کڕینی نییە پارەوە چۆن دایرە هەموو ڕۆژەزار دەمە سیارە 2000 مانگی 600 دەمە سیارە معاشکەشم 400 1000 پارە پێ ناتوانم خۆم یۆڕۆ پێم عیبە بڵێم بە قەرز بمەرێ خۆرم بڵێ نەدراوە دوو مانگ و 11 ڕۆژ ئەمڕۆ 11 12 ئەوەم پارەش پێیە خوا گەورەیە زۆر ناخۆشە دڵم نە هیچ شتێکم ئەتۆمە لای گۆشتە ناتوان بکڕم ئەتۆمە لای ماس گرانە ئەو گرانە ئەی چی بخۆم ئەی چی بکەم خۆلاتم بڵم ئەدەی بە قەرز ببیتەوە عیبە قەرز ڕۆژێ دوان بە درێژایی 10 ساڵی ڕابردوو موچەخۆران لەلایەن حکوومەتی هەرێمەوە بەردەوام گرفتی دواکەوتنی موچەیان بۆ دروست بوو جوڵەی بازاڕی ساڵ لە دوای ساڵ سستر کردووە نزیک دەبینەوە لە نیوەی مانجی 12 و تاوەکو ئێستا موچەی مانجی 10 دابەش نەکراوە دواکەوتنی موچە ژیانی خەڵکی قورس کردووە و کاریگەری تەواوی لەسەر بازار و جومگەکانی ژیان بەجێهێشتووە ئیبراهیم زیاد کەناڵی ئەسمانی پەیام هەولێر